هاوسەرۆکی دەمپارتی دەڵێت نەورۆزی ئەمساڵ بەهاری ئاشتیە. لە سەروبەندی بەهار و نەورۆزی کوردستانداین لە هەر چوار بەشی کوردستان ئامادەکاری دەکرێت بۆ ئەم بۆنە مێژوویی و نەتەوەییە و باکووری کوردستانیش لە قۆناغێکی جیاوازدایە، چونکە پرۆسەی ئاشتی تازە جێگیر بووە و هەموو لایەنەکان لە هەوڵی بەدیهێنانی پرۆسەکەدان. هەر لەم بارەیەوە تۆنجار باکرهان هاوسەرۆکی دەمپارتی لە ڕێوڕسمێکدا پەیامێکی بۆ جەژنی نەورۆزی ئەمساڵ لە دیاربەکری باکووری کوردستان خوێندەوە. لە پەیامەکەیدا باکرهان بە گرنگیەوە باس لە نەورۆز و هێماکانی ئاشتی دەکات و دەڵێت بانگەوازە مێژوویەکە بەرەو قۆناغێکی زۆر گرنگ و چارەنووسسازی بردووی. پێویستە بە جوانترین شێوە ڕێزی لێ بگیرن و یادی بکەینەوە، چونکە هێمای ئاشتی و ئارامی و پێکەوەژیانی برایانەیە. تۆنجار باکرهان موژدە دەدات و دەڵێت ئەم نەورۆزە دەکەین بە نەورۆزی ئاشتی و پرۆسەکە بە تەواوی جێبەجێ دەکرێت. هاوکات لە پەیامەکەیدا باسی لەوەش کردووە بەهاری ئاشتی یان نەورۆزی ئاشتی تەنیا بۆ باکوور نییە، بەڵکو لە ڕۆژاوای کوردستانیش چرۆیەکی دیکەی ئاشتی بە ڕێگاوەیە. باکرهان دەڵێت ڕێکەوتنەکەی ئەحمەد شەرع و مەزلوم عەبدی نیشانەیەکی دیکەی ئاشتیە کە هیوادارین لەژێر ڕۆشنایی بانگەوازە مێژوویەکەدا هەمومان بە ئاشتی بگەین. هاوسەرۆکەکەی دەمپارتی ڕێکەوتنامەکەی مەزلوم عەبدی و ئەحمەد شەرع لەگەڵ بانگەوازەکەی ئۆجەلان بە گونجاو دەزانێ و دووپاتیشی کردەوە. نەورۆزی ئەمساڵ لە پێناو گەیشتنی کورد لە سووریا بە مافەکانی و بانگەوازەکەی ئۆجەلان لە پێناو کۆتایی هێنانی توند و تیژی زۆر گرنگ و مێژوویی دەبێت.